بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستمان. من دانیا نورەدین لە بەرنامەیەکی نوێی ڕایەڵە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین. ئازیزان و خۆشەویستانمان تا دێت مامەڵەی بازرگانی وەهمی ئەلکترۆنی لە نێو هاوڵاتیان و لە نێو کۆمەلگای ئێمەدا پەرە دەسێنێت. بەداخەوە سەدان نمونە لە ڕابردوودا لەلایەن پسپۆڕانی ئابووری لەلایەن مامۆستایانی ئابووری شارەزایانی ئابووری شەرعیەوە باز لەوە کراوەکە تاکەکانی ئەم کۆمەلگای بەشێکی زۆر لە سامان و داهاتیان لە ڕێگەی ئەم بابەتە ئەلکترۆنی و دراوی ئەلکترۆنی و مامەڵەی ئەلکترۆنیەوە بە فیرۆچۆ و سامانی خۆیان مایە پوچ کردووە تا دێت ڕوو لە زیادبوون دەکات. لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی کۆمپانیایەکەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تووشی زەروزیانێکی زۆر بوون. مەزەندە دەکرێت زیاتر لە 13 ملیۆن دلار هی هاوڵاتیان فەوتا بێت و دەستی بەسەراگیرابێت لە ڕێگەی کۆمپانیایەکەوە کە ئاماژەی بەوە کردووە بازرگانی پێوە دەکات یاخود ئەوەی کە باز دەکرێت لە ئێسادا سکۆتەری ئەیکرێت و ئەیا بەکرێت و بەشێکی قازانجەکە بۆ ئەم کەسانە دەبێت کە بەشداریان کردو لەو ئەپلیکیشن و لەو بەرنمەیەدا. ئەمە نمونەیەکەوە لە ڕابردووشدا چەندین نمونەی دیکە هەبووە کە ئەم جۆرە بابەتە ئەلکترۆنیە وەستاوە یاخود لە کارکەوتووە. لە ئێستاشدا بەشێکی زۆر هەر هاوڵاتیان بەردەوامن لە ئەم مامەڵە بازرگانە لە ڕێگەی ئەپلیکیشن و بابەتە ئەلکترۆنەکانی دیکە. ئێمە گفتوگۆی زیاتری ئەمە دەکەین کە بۆچی ئەمە بەردەوامی هەیە لە کۆمەلگای ئێمەدا و بەردەوامی بوونی کۆمەلگای کوردی بەرەوچە ئاقارێک دەبات و لەگەڵیشیدا زەروزیانەکان تا چەند زۆرن و تا چەند گرنگە هاوڵاتیان و شاریان هەبێت و شارەزایەکی تەواوەتیان هەبێت لەسەر ئەم بابەتە ئەلکترۆنی و دراوی ئەلکترۆنی مامەڵە ئەلکترۆنیەکان. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم لەگەڵ میوانەکانم بەڕێز دکتۆر ئەوبەکر پێنجوێنی ڕاوێژکاری دارایی و شەرعی، بەڕێز دکتۆر گۆران جەبار پسپۆری کارگێری و کارگەری کار و دارایی. خوا بەخێر بێت. سپاس بۆ برسپێتان. خێربێنەوە سەر چاومان. کاک دکتۆر لە جەنابتەوە دەست پێ بکەم. یعنی لە ڕابردوودا زۆر هاوار کراوە، زۆر باز لەوە کراوە کە ئەو سامانەی هەتانە مەیدەنە دەستێک کە نایناسیت، مامەڵەیە کە نازانی سەر و بنی لەکوێوە گرێبەستێک لە بەردەستان نییە. بۆچی ئەمە لە کۆمەلگای ئەمەدا بەردەوامی هەیە؟ بۆچی ئەگەڕێتەوە کارەکەی؟ بسم الله الرحمن الرحیم. بێگومان هۆکاری خەڵەتاندن و چەوەشەکاری لە ڕووی زانستی داراییەوە هۆکاری زۆرە. گرنگترین خاڵ نەبوونی هۆشیاری داراییە. کەسەی کە نییە مرۆڤێکی سادەیە، خۆش باوەڕە، لە هەمان کاتیشە ڕوحی زوو هەڵتۆقین و خێرا دەوڵەمەند بوون و چاوچنۆکی لە ناخیە خۆی حەشارداوە. بۆیە ئەگەر ئێمە ئاگاهی داراییمان هەبێ، هۆشیاری داراییمان هەبێ، بە نمونە کاتێک کە باست بۆ کرێ پرۆژەیەک، بسنسێک، بازرگانیەک، مامەڵەیەک 100% قازانجەکە ئەبێت تۆ لێرە هەڵوێستە بکەیت. لە هیچ کوێیەکی دنیاە بزنس و بازرگانیەک نییە کە لەسەر مەداری ساڵەکە بۆ هەر 12 مانگەکە 100% قازانج بکە، مەگەر کارێکی بچکۆلەی وەکو شێلم فرۆشتن، پاقلە فرۆشتن کە ڕۆژانە خاوەنەکەی سەروبنی کارەکەی خۆی بزانێت. ئەگەرنا بسنس و بازرگانی بە حەجمێکی گەورە شتیوا لە دنیاە بوونی نییە. لە 70 ساڵی ئەمریکایە کە گەورەترین وڵاتی بازرگانی و ئابووری جیهانە تا ئەمڕۆ سین لە بەرابەریەوە مەگەر کێبەرکێ بکە، لە 70 ساڵە لە 1950 بۆ 2023 ڕێژەی قازانج لە ئەمریکا 11% تێنەپەڕاندووە، بە چاوپۆشی لەوەی کە ساڵێک زۆر بووە، ساڵێک زۆرتر بووە، ساڵێک کەم بووە، ساڵێک زەرەر بووە، بەڵام معدلی هەر 74 ساڵەکە دراوەتەوە دەمێک لە ساڵ 11 تێنەپەڕاندووە. کەواتە هەر کاتێ پێمانەوەترێ 20%، 40%، 50%، 100%، 500%، کەواتە بێتەوە بوەستی. چونکە ئەم بابەتانە پێویستی بە هوشیاریە، پێویستی بە وردەکاری و تحقیق هەیە. ڕاستە. دەگەرە وڵات کاکجان لای کاک دکتۆر گۆران، دکتۆر شتێک هەیە لە کوردەواریدا خەیاڵ پڵاوی زۆرێک لە گەنجانی ئێمە ینی ئێوە بە شەو ڕۆژێک پێ بگات سامانێکی زۆر بەدەست بێنێ، هیلاک نەبێ بەوانی وا بڵین. ئەمە بۆچی وایە؟ ینی کۆمەلگای ئێمە بۆ بەم شێوازەی لێ هاتووە. دۆخی ئابووری کۆمەلگاکەمان کاریگەری کردووە سەر زۆرێک لە گەنجان لەوانی کە بەشدارن لە مامەڵە داراییەکان کە پەلاماری ئەمە بنکۆ بیانێت داهاتێکی زیاتریان دەست بکەوێت. زۆر ڕاستە. سەرەتا بەناوی خۆی بەشندەی میهرەبان، سپاس بۆ بەڕێستان و بەخێرەتنی جەنابی کاک دکتۆرەکەم. طبعا ئەمە یەکێکە لە هۆکارەکانەوەی کە جاوی مامۆستا ئەمەژێپیا نەبوونی معریفەیەکی دارایی کە زۆر گرنگە بەڕاستی، هەنی بەرمەبنای نۆڵجێک معریفەیەکی دارایی تۆتوانی ئیسنتاجی و بەرهێنانی خۆی لە هەر بوارێک لە بوارەکانە بکەیت. یەکێکتر لە هۆکارەکان ئەتوانین بڵێن نەبوونی دەرفەتی کار، باشە
نەبوونی بڵێن واریداتێکی دارایی باش بۆ هاوڵاتیان ئەویش لە ئەنجامی ئەوەی کە بەداخەوە ئەوە زیاتر لە 10 ساڵە هەرێمی کوردستان بەدەم قەیرانی موچەوە ئەناڵێنێت بەڕاستی هاوڵاتیان لە دۆخێکی زۆر خراپان ڕوبەڕووی قەیرانێکی دارایی زۆر گەورە بوونەتەوە کە لە کاتێکە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم خاوەنی زۆرترین ڕێژەی گەنجە و گەنجی ئەکتیڤ و چالاکیش بەڕاستی بە پیتازەتین لێکۆڵینەوە لە 165 هەرێمی کوردستان گەنجە و گەنجەکانیش توانم بڵێم بە تواناتر و ئەکتیڤترین بڵین گەنجی ڕۆژهەڵاتی ناوڕاستن بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان بە حکمی کە پلانێکی ئابووریمان نەبووە نەمانتوانیوە سەرچاوی دارامەتە ئابوووریەکانمان تەصنیف و تەوزیف بکەین ناتوانراوە ئەم توانای گەنجانە تەصنیف بکرێت لە بوارە جیاجیەکانە خزمەتی باشیان پێ بکرێت و سەرچاوی دارایی باش بەدەست بێنن کە بۆی ڕوبەڕووی ئەم جۆرە لە کۆمپانیا سکام و کۆمپانیا قۆڵبەرانە نەبنەوە بەداخەوە ئەمە دەتوانین بڵێن یەکێکە لە هۆکارێکەوە یەکێکی لە هۆکارەکانی تریش بەڕاستی تمۆحی ئینسان قەولێکی ئینگلیزی هەیە ئەڵێ هیومن always hungry for money never unstable ئەڵێ مرۆڤ هەمیشە برسیە بۆ پارۆ قەتیش لێ تێر نابێ ئەشێ ئینسان حەزی لە خۆشتین خواردن بێ بەڵام کە ئەو کاتی خواردنەکەی تاو کرد و لێی تێر بوو هەمان خواردنی بۆ بێنەوە تەبیعەتی نەیبا باشە تۆ حەزی لە بڵین پۆشاکێکی زۆر جوانە ڕۆژێ دوو ڕۆژ لە بەرێکی توردۆ تااقەت لێچێ بەڵام تەبیعەتی مرۆڤ وایە تایبەتمەندی مرۆڤ وایە کە هەمیشە حەزی لە پاریانی با 10 میلیۆن دلاری هەبێ حەزەکە بیکە بە سەدانی هەبێ حەزەکە بیکە بە میلیارات ینی تەبیعەتی مرۆڤ وایە بەڵام وەکو جەنابی کاک دکتۆر ئاماژەی پێ کرد تۆ لەم حاڵەتانەیە تۆ چۆن خۆت لەم بابەتانە ئەپارێزی پێویستە یەکەم شت معریفەیەکی دارایی باش هەبێت و دووەم لەم بزنزانەیە زۆر گرنگە ئینسان ڕەچاوی ینی بڵێن هینکە ئیداری مخاترە بکە ڕیسک مەنیجمنت کە زۆر گرنگە ناکرێت من ساحبی 10,000 دلار بم هەر 10,000 دلارەکەی خۆم بکەمە بوارێک لە بوارەکانەوە بۆ هەیە لە هەر چرکە سات و لە هەلومەرجەکە من هەموو سەرەتەکەی خۆم لە دەست بم چونکە من لە زانستی ئابووری شتێکمان هەیە پێوتێت دایڤەرسیفیکیشن واتە تەنوێرکردن دروستکردنی سەلی ئیسیسماری باشە کوردی خۆشمان قسەیەکی زۆر جوانی هەیە هەموو هەرکەکانی خۆت مەکەرنەوە سەبەتێکەوە چون کە لە دەستی بەر بۆ هەمووی پێگەشتێ لەبەر ئەوە ئەگە کەسانی گەشتمۆحی ئەویان هەبە سەرمایە و سەروەتەکان زیاتر بکەن با نیسبەتێک لە سەروەتەکان بەگەڕ بخەن بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیاوە نەبووە یان لە هیچ شوێنی دنیا نەبووە تۆ بزنزێک لە 100% قازانج بکات چونکە بە پێی ستانداردە نێو دەوڵەتیەکان ئەو بزنزانەی کە بڵێن ڕیسکیان زۆر کەمەوەکو بوونی بینایەک باڵەخانەیەک مەشروعێک ڕیسک ینی بڵێن ڕیتێرنەکەی قازانج و داهاتەکەی لە 100 تێ ناپەڕێ ئەوانەی کە ئەچێتە بواری ڕیسکە وەکو بازرگانی نێودوڵەتی و تجارەت و وەکو نێتوەرک مارکێتین ئەم پلاتفۆرمە نێودوڵەتیانە زۆر قازانج و ڕیتێرنەکەی لە 100 تێ ناپەڕێ بەڵام کاتێک بە گەنجێک ئەوترێت وەرە تۆ 5,000 دلار بێنە لە مانگی داهاتۆ 5,000کەش وەرئەگریتەوە و لە 100 ئەوەش قازانجەکەی اینجا برا خۆمە هەر 20 ضەبت ئەچێت و چوارچۆی گامبلینەوە چێتە چوارچۆی قومارکردنەوە تۆ بۆ هەیە لە هەر چرکە سادەکە سەرەتەکە بێت دوو ئەوە بۆشیە سفر بێت هیچ دیار نییە لەبەر ئەوە زۆر گرنگە بەڕاستی هاوڵاتیان بەتایبەت گەنجەکانمان پێویستە کۆمەڵەشە تێ ڕەچاوی بکەن یەکەم ئەگەر معریفە و شارەزایی تاویشان نەبێ ڕایبێژ بە خەڵکانی پسپۆڕ و شارەزا بکەن باشە و دوای ئەوە ئەم نێتوەرک مارکێتینەی کە لەسەر ئاسی گیان ئەسە تەمەنی کراومانەوە نەمانە ڕۆژێک بێ وای لێ تیجارەتی فیزیکی نامێنێ هەر هەمووی تر بێتە بە ئەلکترۆنیات بەڵام تۆ چۆن ئێمە خۆمان بپارێزین لەم گەمەیە چۆن خۆم بارێزین لەم تەڵەکە و قۆڵ بڕینانە ئێستا کۆمەڵە سایدی فەرمی جیهانی هەیە سایتە ئەمریکەکان هەیە کە کاتێک تۆ تەبەنی پلاتفۆرمێکە کرێیان کۆمەڵی خەڵکی ئیدعای بۆ ئەکا ویسە پێشووی کە تۆ بچیتە ئەم بوارەوە ئیشی لەسەرکەی بزنسی لەسەرکە یەکەم بڕۆ سێرچکە لەسەر ئێستا بۆنە سایتێکی ئەمریکیە www.sec.com واتە Security Exchange Index Commission کە ئەمە سایدێکی فەرمی جیهانیە زۆر گرنگە پێویستە هەر پلاتفۆرمێک یەکەم شت تۆ بڕۆ لێوە سێرچی بکە بزانە ئایا ئەم کۆمپانیایە سکامە یان کۆمپانیایەکی ڕەسەنە یان زۆر کۆمپانی هەیە سکامیش نییە قۆڵبڕیش نییە بەڵام هەڵەستێت چۆن فێڵ لە کۆستۆمێرەکانەکات هەڵەستێت بە ناوی بزنسێکی ترەوە ناوەکەی ڕجستەرەکە بەڵام لە بوارێکی ترا ئیشەکە بۆیە زۆر گرنگە هاوڵاتیانی ئێمە گەنجەکانمان لەم بوارانە زۆر بەرچاو ڕۆشن بن ئەگەر نەشانتوانی دەستیان بەم زانستە بگات ناتوانین معریفە و نۆڵجێکی تاو بەدەست بێن ئەمە خەڵکانی پسپۆڕ و شارەزامانی وەکو جەنابی کاک دکتۆر و دەهان خەڵکی پسپۆڕ و شارەزامان هەیە ئەمە پڕایشکاری دارایی لە بازارەکانی ئاڵۆگۆڕیدرەوە ئەتوانن بێن ئیستیشارەمان پێ بکەن نەگەوەی کە تۆ ینی بەداخۆ من بەڕاستی تۆزێک گلیم لە سوۆسیال میدیا و لە دەستگاکانی ئەلامیشەیە زۆر جار دەستگاکانی ئەلام هەڵەسن تەرویج بە بابەتێک گەیان کە لە 100% ئەزانن
ئەو پەڕیان لێ دیار نییە ئەو سەریان لێ دیار نییە ئەمە ژواکە بە زۆرێک لە زۆرەکان تەبیعەتی مرۆڤ وایە کە کاتێک بانگەشە بۆ شتێکەکرێ فۆکەسی خەڵک تەرکیزی خەڵک ڕاکێشێ خۆیان فرێننەوە ئەم گێمەوە دوجار بە مایە پوچبوونیانە دەرەوە هەر وەکو ئەوی کە بینیمان لە لیرەی سووریا تکام لە هەموو کەناڵەکانی ناوخۆ کردوتم تکاتان لیەکەم لیرەی سووری کۆمەڵی خەڵکی معەن فیئەیەکی زۆر کە من مامەڵێتیاکەن ئەمەنگە راپۆرتی لەسەر مەکەن ئەزانم خەڵک تەبیعەتی وایە خەڵک بێ ئیشە دەرفەتی کاری نییە دەرامەتی داراییمان کەمە بە ئومێدوێت کە خەڵکی قازانجکە هەستا کۆمەڵێکی زۆر خەڵک ینی باوەڕ کە قەباری زیانەکانی لیرەی سووری ئایا ساتوانە بڵێن بە سەدان هزار دلارە دێ ئەمە وای کرد کە بە زۆرێک لە زۆرەکان فۆکەسی خەڵک ڕابکێشن 2000 خەڵکێکی زۆر بە زیانێکی گەورە لەم گەمە ناشرین نهاتەوە باشە دکتۆر کاک دکتۆر بۆ نۆم کۆمپانیە کە لە ڕابردوودا ئەمەی ڕاگەیاند بوو ئەم سکۆتەرە ئەکرێت شاد لە شازەکانە یا بکرێت لە ماوەی هەفتەکەدا 5 ڕۆژی ئەدرێ بکرێت 2 ڕۆژیەوە ئوتڵەیە لەو وڵاتانە 4 ڕۆژی قازانجی بۆ ئەم کەسە ئەبێ 1 ڕۆژی بۆ کۆمپانیاکە ئەبێ ناچێتە بابەتی ڕیباوە لە کاتێکە هیچ ئەمە بوونی نییە ئەم سکۆتەرەیان ئەمانەکەنە بیانوویەک بۆی تۆ پارێ دەستکەیت و وەکو شاد لە شازەکان وەکو ڕیبا بەکاریبێن تا چەند بابەتی ڕیبا ئەلکێ بەم جۆرە مامەڵانەوە بێگومان ئەم بابەتانە پێشەوەی ئێمە لە ڕووی پرسی ڕیباوە گفتوگۆی لەسەر بکەین جارێکی تر من پێداگری لەسەرەوەکەم کە ئێمە بە دووادارچوون و وردەکاری وەکو کاک دکتۆر وتی ڕاوێشکردن بە کەسی بەرامبەر ئەگەر خۆشمان زانیاری پێویستمان نەبوو ڕاوێش بکەین چونکە لە مێژە وتراوە ئەو کەسەی کە ڕاوێژەکە زیانمەند نابێت بە تایبەتی خەڵکانێکی زۆر بەتوانە هەنا الحەمدولە لە هەموو بوارەکانە بەخۆ بەخش ڕاوێژەکەن 24 ساعت تەلەفۆنیان کراوەیە سەدان کەس پەیوەندیەکە وەڵام ئەدرێنەوە بەبێەوەی هیچ ئیلتیزامات و ئەرک و تێچوێکی هەبێت لەسەر شانیان ئێمە بۆ نمونە وترا کۆمپانیای گرینوود لە ئوسترالیا دامەزراوە بنکەی سەرەکیەکەی ئوسترالیایە ئوسترالیا پێشی کۆرۆنایەکێک بوو لەو 20 وڵاتەی بە 0 فائیدە بە 0 سوو ساڵانە ملیارها دۆلاری ئەدا بەو کەسانی کە پرۆپۆزڵێکی هەبێ پرۆژەیەک خزمەتگوزاریەک گەشەپێدانێکی هەبێت لە چوارچێوەی بسنس و بازرگانیە باشە خێرە وڵاتێک خۆی بە 0 فائیدە یعنی ئامادە بێت تەمویلی ئەو کەسانە بکە کە پرۆژە لە وڵاتەکەیەکەن بەڵام ئێستا بێ لە ئاسیا و خەڵک وەربگرێ لەسەر بنەمای شەراکەت و هاوبەشیکردن وەکو جەناب دەڵێ هەفتەکە بکە بە 3 بەشۆ 2 ڕۆژی عوتڵێ و ڕۆژێکی بۆ خۆی و 4 ڕۆژیش بۆ ئەو لە سەپا 2 دۆلاری بداتێکەوەتە لە 100 دلار بۆ 4 ڕۆژ 2 چواری 8 دۆلارەکە لە عێراقی ئێمەیە لە ساڵ 4.7 فائیدەی ساڵێکە ئەم بە 4 ڕۆژ دەریهێنێتەوە لە ئەمریکایە کەمتر لەوەیە لە ئوسترالیا ئێستا حاڵیان 4.7 فائیدە وەرەگیرێ بۆ تەمویلی مەشارێع باشە خێرە من 52 ضربی 8 دلار بکەم بۆ ساڵێ بۆ کەسێک کە 100 دلاریاوە بەم شێوەیە ئەمە کەراساتێکی گەورەیە کە ڕێژەی قازان شتیە لە 500 شتەیە پەڕێت یعنی یا نزیکە بێتەوە لەو ڕێژەیە بۆیە ئێمە پێویستمان بە زانیاریە ئەم بابەتانە من حەزەکەم دووشر لە یەکتری جیا بکەینەوە ینی بابەتی وەهمی پۆنزی ئەوەی کە فروفێڵە و بە سیستماتیک ڕێکراوە لەگەڵ مامەڵەی ئەلکترۆنی مامەڵەی ئەلکترۆنی ئەمڕۆ زەڕورتێکی ژیانی خەڵکە بەو معنایی کە من لە ڕێگەی مۆبایلی زیرەکەوە لە ڕێگەی پەیجێکەوە کڕیارم فرۆشیارم عەرزی کاڵاو شتی خۆمەکەم ئەمە هیچ کێشەیەکی نییە گرێبەستەکان لەسەر ئاستی مەحەلی لەسەر ئاستی وڵاتانی دراوسێ نێودەوڵەتی جێبەجێەکەین ئەمە هەمووی مامەڵەی ئەلکترۆنیە و هەموویشی بێگرفتە و وەکو دکتۆریش وتی جیهان بەرەو ئەوە ڕوابێتە زەڕورتێکی حەتبی بەڵام ئێمە ئەبێ شتە وەهمیەکان ناڕاستەکان بێ بناغەکان جیا بکەینەوە لە شتە ڕاستەکان کەسێک ئەپلیکیشنێکی داناوە بە 1000 دلار ئەپلیکیشنێک ئەمڕۆ لە پاڵ وێبسایتێکە دروستەکرێ بە هەر زمانێت تۆ قسەی لەگەڵەکەی وەڵام تەداتەوە هەر پارەیەکیتێ چ وعدەکەت پێدراوە لە پشتەوە بۆت ئەنێرێتەوە تا ئەوەی دانت بۆ ڕۆوەکە تەنانەت لە سروشتی پەلەوەرەکانیشە ئەوانەی کە ڕاوچین دانداکەن دانڕۆەکەن بۆ ئەوەی بە تۆڕەکەی خۆیان بە داوەکەی خۆیان بە تەڵەکەی خۆیان بگرن تەنانەت ئەو پەلەوەرە ئەو گیان لەبەرە بە ئاسانی ناچێ خێراوەکو حاڵەتێکی تەبیعی ئەو دانە هەڵبگرێتەوە مەترسیەکی هەیە غەریزەیەکی هەیە برسێتیەکی هەیە بەڵام دوجار هەستەکە ئەمە بۆی داکراوە و ئەم بۆ داکردنە بێهۆنیە وەکەڵێن ئەم ماستە مویەکی تایە بۆیە زۆرینەیەکیان خۆیان لەوە ئەپارێزن بەڵام بەداخەوە لە دنیای ئێمەیە وەکو کاک دکتۆر ئاماژەیدا یعنی بێکاری خەونی دەوڵەمەند بوون حاجەی و پێویستی ڕاستەقینەی مرۆڤ بە پارەکە ئەمڕۆ
زۆرینەی هەر زۆری پێویستەکانی ژیان من بە پارە بێ و پارەکانیش بەداخەوە لە وڵاتی ئێمە بەلاڕێیا براوە خەڵک احتیاجی وای لەیەکە زۆر جار ئەم جۆرە خەون و خەیاڵانە ببینێ ئەم مامەڵانە بە کورتی ئەبێ ئێمە ئەوەی کە فروفێڵ و خەڵەتاندنە جیای بکەینەوە فروفێڵ و خەڵەتاندن ئیسلام حرامی کردووە بابەتی خەڵەتاندن پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوەیەکی مەیدانی بۆ کاڵا و شمەک و خواردەمەنیە بەرجەستەکانیش کە ڕووکاری جوان و ناشرین باش و خراپ تێکەڵەکرێت لەوەیە پێغەمبەرەوەی بە غەش داناوە فەرموویەتی هەر کەسێ غەش لە ئێمە بکە لە ئێمە نییە و هەر کەسێ غەش کەر بێت لە ئێمە نییە کەواتە گزیکردن خەڵەتاندن ئەمە لە ئیسلامە حرام کراوە وەکو جەنابیشت ئاماژەتدا ئەم بابەتانە کە ئەبێتە بابەتێکی هەڕەمی ئەبێتە بابەتێکی ڕیبەوی یاریکردنی پارەیە لەسەر پارە بۆیە ئەو بەڕێزانە کە زۆر جارەڵێن مامۆستا ئاخر دەی ئەوەتە کابرا دراوی ئەلکترۆنیک کڕی و ئەوەندە زیادی کرد و ئەوەندە قازانجی کرد ئەمە قازانج نییە ئەمە قومارە پارەی خەڵکە بردوێتیەوە لە ئیسلامە هەر پارەیە بە حرامی بێتە گیرفانی هەر کەسێکەوە نابێ بە ماڵی ئەو کەسە واجبە شەرعەن بیگەڕێنێتەوە بۆ خاوەنەکە ئەگەر خاوەنەکەشی ناناسێتەوە لە بابی تەخەلوس لە ماڵی حرام خۆ ڕزگارکردن لە ماڵی حرام ئەبێ بیبەخشێ بە جیهاتی خەیری و مستحق بۆیە ئەم بابەتە ئەچێتە چوارچێوەی قومارەوە و ئەچێتە چوارچێوەی ڕیباوە و ئەچێتە چوارچێوەی خەڵەتاندنەوە هەر کام لە قومار و لە ڕیبا و لە خەڵەتاندن لە ئیسلامە حرام کراون بێگومان کاک زۆر لە ماوەی ڕابردوودا مامۆستایەکی ینی ئەماژی بەوە کردیانی ئەوەندە لای خەڵکی چەسپی بوو ئەمە کە شتێکی حتمیە بۆ نەمەی ئەم سکۆتر وانە ینی پرسیاری ئەویانە کرد ئایا مامۆستا ئێمە حرامە یاخود حەڵاڵ ئێمە ماوەڵە لەگەڵ ئەم کۆمپانیای بکەین ئەم سکۆتەرە لەوانەیە بچێت بۆ شوێنێکی خراپ ینی نەهاتوە وردەکایی لەسەر بابەتی کۆی پرۆژەکە بکایوت ئەچێتە شوێنێکی خراپە من مامەڵە بکەم لەگەڵ ینی بتوانم لەوانەیە بچێتە شوێنێکی خراپ من گوناهبار بم لێرەوە ینی یەقینی هەبوو کە پرۆژەکەی تەواو جێبەجێ و ئەوە ینی پەلاماری وردەکارێکی دیکە دەدات ینی ئێوێ زانیایی لەسەر شتێکی دیکە لە کاتێکە ئەوەی کە زەرورتر مامەڵەکە زەرورتر بنچینەی مامەڵەکەی زەرورترە ئەم بڵقی دارایی و مامەڵە وەهمیە تقریبان زیاتر لە 6 مانگە ڕەنگە 200 بۆ 300 کەس پرسیاری لە ئێمە کردبێت و ئەو پرسیارەش هاتووە لە قەڵاتزێ و ڕانیەوە لە کەلار و کفریەوە لە پێنجوێن و هەڵەبجە و سەیسایقەوە لە هەولێرەوە لە شوێنانی ترەوە پرسیار کراوە بەردەوام من وتومە کاکە ئەمە پۆنزیە ئەمە فروفێڵە ئەمە وەهمە ئەمە ئەساسی نییە بەڵام خەڵکەکە پێداگر بوون مامۆستا پەلەمەکە با تێت گەێنین با حاڵیت بگەن کاکە من تۆ ناناسم پێویستم بە تێگەیشتنی تۆ نییە نەکەوەی خوانی خواستم من خۆم بەشت بزانم بەڵام من تحقیقم لە بابەتەکەی کردو تۆ پێویست بە زانیاری من هەیە من بە خۆ بەخش خزمەتی تۆکەم کە نەخەڵەتێنەر بە نەکەس بخەڵەتێنرێ چونکە لە جوانترین وەصفێکە کە بۆ پێشەوە عومەریان کردووە خوای لە ڕازی بە توانە عومەر ڕەحمەتی خوای لێبێ لەوە ژیرتر و مهرەبانتر بوو کەس بخەڵەتێنێ کەسبی خەڵەتێنێ لەوەش مهرەبانتر بوو کەس بخەڵەتێنێ بۆیە مرۆڤی هوشیار مرۆڤی ڕازگۆ مرۆڤی باوەڕدار ئەو کەسەیە نەخەڵەتاو بێ نەخەڵەتێنەریش بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ مرۆڤی باوەڕدار دوو جار لە کوونێکان ناگەزرێ بەڵام ئێستا ئێمە باوەڕدارمان هەیە 10 جار لە کوونە خەڵکی گەستووە یعنی نەک خۆی گەزراوە خەڵکە گەزێکاکە و لەو لاشەوە گوێ ناگرێت باوەڕی بە فتوەکانی تۆ نییە ئێمە یەک مانگ بەر لە ئێستا من لە ڕێک لە 11 بابەتێکم نووسی بە ناونیشانی تەپڵ لێ دەدەم تەپڵی سکۆتەر ئەم بابەتە کاتێکە نووسیم دۆستێک کۆمنتێکی نووسی بوو کە مامۆستا تۆ بەڕێزیت و ئەزانم شارەزایت و بەڵام لە خۆتەوە قسە مەکە و ئەم بابەتە تۆ هیچی لێ نازانی وتم کۆمنتەکەت هەڵەگرم بۆ ڕۆژی خۆی و دوجاریش لەم 3-4 ڕۆژەیە دوای ئەوە کە مۆجۆ هاتن و کە هەندێک کەناڵی تر و پەیجی تر هاتن ئێمەیان دوان بابەتەکەی تر بە تەواوی تەقیەوە بڵقەکەت تەقی کە بڵکەکەت تەقی و فەوزاکەت دروست بوو ئەو کاتە منیش هاتم کۆمنتی ئەو برایەم جارێکی تر لە پەیجەکەی خۆم دانایەوە وتم ئێستا بابەتەکەی خۆشم دانایە و ئێستا گوێتان لە دەنگی تەپڵەکەیە ئەم دەنگی تەپڵە لە چیوە هێنام شێخی سعدی لە کتێبی گولستانە بەڕەحمەت بێ ئەڵە شەوێ بە کۆڵانێکە ئەڕۆیشتم کابرایەک خەریکی کونکردنی دیوارێک بوو منش پێم وت ئەوە خەریکی چی وتی مامۆستا تەپڵ لێدەم
وتم ئەی بۆ دەنگی نایە وتی مامۆستا سبحینێ دەنگی دێت یعنی بەیانی دەنگی دێ ئەڵێ بەیانی کە ڕۆژ بووە چوینە دەرەوە وتیان وەڵام شەماڵی فڵان کەس دەست چۆتە سەریان و دیوارەکان کون کردەوە لێوە دزیان لێکردوون یعنی ئەمە جۆرێکە لە دزیکردن و دەستبردن بۆ گیرفانی خەڵک بەداخەوە بەڵام هەندێک خەڵکمان هەیە خۆی بۆتە خەڵەتێنەر فرسەت ئەقۆزێتەوە لە ڕێگەی تەبانم بابەتی هەرەمیە لەسەر ئەساسی باڵباڵێن و چەپ و ڕاست و خەونی دەوڵەمەند بوون و وەرەقەیە کە دەداتێ زیرەکانە ئەڵێ کاکە خەونت چییە؟ ئۆتۆمبیلت نییە، هاوسەرت نییە، خانووت نییە، پارەی گەشتت نییە، هەر هەمووی جێبەجێ بێ لە 6 مانگە بەڵام بەمەرجێ تۆ بتانی بەشداربی لەم بەرنمەیە بەوەندە بتانی ئەوەندە خەڵک بهێنین ئێمە لە قۆناغەکانی زووترە لەسەر مێگا هۆڵدین و لەسەر وێبسایتی نازانم چی و لەسەر کیونێت و لەسەر خزمانی وەنکۆین و هەموو ئەمانە ئێمە من بە دیاریکراوی لە نەوەتونۆ لەناو ئەم کێشانایە لەگەڵ خەڵکە کە بۆ یەکەم جار شتێک هات بە ناوی بسنسەوە ئەمە 25 ساڵە یعنی ئەم قەزیە هەیە 25 ساڵی تر و 100 ساڵی تریش ئێمە ژیان بکەین هەر ئەم بەردەوام هەم فڕوفێڵانە بەردەوامە بێ بەڵام ئێمە پێویستمان بە هوشیاریە پێویستمان بە باوەڕ بەخۆبوونە پێویستمان بەوەیە کە لەسەر یەقین بسنس و بازرگانی بکەین لە سەدەی یەکەمە مامۆستاکەی ئیمامی شافعی کە شێخ عەبدوڕەحمانی ناو بۆ بەڕەحمەت بێ ئەڵێ 3 شت نابێ لەسەر گومان بینای بکەی یەکەم سەنەت گێڕانەوە عنعنە و تەنتەنی زانستەکان مێژوو ڕووداوەکانی ژیان دووهەم قەزا و حکومدان بەسەر کەسێکە سێهەم تیجارەت بێت تیجارەت لەسەر یەقین لەسەر بازنەی تەسکردنەوەی بازنەی مەخاتر و مەترسیەکان ئێمە کار زۆر باش دەستخۆش بە دکتۆر کاک زۆر ینی باس لە میدیا کرد ینی بڵێم بۆ خۆیە کە ئەو سوێم ناکرد هەفتەیەکی دیکەم بەمە بەرنمەیەکەین ئەوە وردەکاری و باسەکەین دوای هەفتەیەکی دیکە کۆمپانیایەکی دیکە دروست بێتەوە من دڵنیام خەڵکی دیکە دووبارە بەشداریە کاتەوە ینی بۆچی ئەگەڕێتەوە بۆ تاکی ئەمانی ینی یەقینی هەیە بەم شتە ینی ئەوەندە بڕای پێێت یانی بیر ناکاتەوە وەکو کاک زۆر ئاماژی پێکرد لە ئوسترالیا تاکی وڵاتەکە خۆی لە قەیرانی دارایە ینی بۆ خۆیان بەشداری ناکەن لەم پرۆژەیە کە هەیە و بتوان قازان بکەن بۆ فکر و ینی بیرکردنەوەی تاکی ئێمە بەو شێوازەیە کە هەر بەردەوامی پێ بدەین لە شوێنێکان نەوەستین ئەوە تا میدیا زۆرێ لە میدیاکان لە مودەتا کەوتونەتە گەر هەمووی باسی ئێمەیە وشیارێکی زۆر باش بڵاوکەنە بۆ خەڵکی بەڵێ خۆی وەکو باسمان کرد سێ هۆکاری سەرچی بوو یەکێک لەوەی کە هەندێک لە ترێدەر و بازرگان گەنجەکانمان وعەیەکی تاوی شەیە معریفێکی تاوی شەیە بە تەواوەتی لە بابەتەکە شتێک گەیشتووە بەڵام تموحەکانی بۆ ژیانە و ئامانجانی کە لە ژیانە هەیەی زۆر چار بەرچاوی گرێت خۆی فڕاتە ناو گەمەیەکەوە بە ئومێدەوەی کە بێتە کەسێکی سەرمایه‌دار زۆر جار کە ئەچن بە حوسەکانە خوێنیان بۆ نمونە راپۆرتەکانە خوێنەوە سەیری یوتیوبەکان لە پڕا گەنجێک وەکو قارچێک هەڵە تۆقێ لە پڕا ئەبێتە سەرمایه‌دارێکی گەورە بۆ نمونە لەو ساڵانەی ڕابردووە کەسێک یەکێک لەم کریپتۆکەرەنسیانە ئەکرێت و لە بیر یەچێتەوە لە پلاتفۆرمەکەیە پاش ساڵێ نیوەکە کە ئەچێتەوە سەر پلاتفۆرمەکەی سەیرەکە 500 قات بەهای پارەکەی بەرز بۆتەوە ئەبێتە کەسێکی سەرمایه‌دار تەمان ئەمە لە ذهنی گەنج ئەمێنێتەوە تەمان ئەگەر تۆ سەری قۆناغەکانی تەمەنی ئینسانکەی ئەکرێ بە سێ بەشەوە یەکیان پێوتی لە بواری بزنجە یەکیان پێوتری ئەکوملیشن جۆب واتە سەرتای دەستپێکردنی کار ئەمە سەرەتای گەنجەکانە گەنج لەم تەمەنە ئەنی وەکو بڵێ ئەکتیڤیتی زۆرە چالاکی زۆرە هەوڵ زۆر ئەیە باشە بۆ ئەوی کە سەرمایەکی نەختینە بۆ خۆی دەستەبەرکە ژیانێک بۆ خۆی مسۆگەرکە ئایندەیەکی ڕۆشن بۆ خۆی دەستەبەرکە بۆی کە لە قۆناغەکانی ترا لێب حەسێتەوە باشە و قۆناغی دووەم کۆنسۆلیشن فەیسی پێوتێ قۆناغی چەسپاندن تقریبن وەکو ئەم تەمەنی ئێمەی تر وردە و دەتوانە و تاقی ئینسان محدود ئەبێت دوای کۆتایی قۆناغی سپێندینە قۆناغی خەرجکردنە بەڕاستی بۆ یە گەنج لە قۆناغی یەکەمە ئینفعالیە باشە ئەنی هەموو شتێک تاقیەکاتەوە باشە هەر مەسایلی بزنس ینی زۆر ڕیسکەیە کە گەنجێکە ڕەنگە تەمەنی ئێمەمانە نەیکەن بەڕاستی بۆیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە گەنجی وامان هەیە تموحەکەی زۆرە باشە ئەڵێ ئەوە مەسەلی کوری خۆمانی ئەوێ لە پڕێکا ببێ بە کوڕێ بەڕاستی باشە بەڵام کەوتۆ بەدەر لەوەی کە ئەچیتە ناو عالمێکی بڵێن تەقەنیاتەوە نیەتوەرک مارکێتینێکەوە کە بەڕاستی وەکو بڵێ شەفاف نییە باشە تۆ تەنها لە چوارچەوەی پلاتفۆرمێکە ئەیبینی پێویستە بچی سێرچێکی تاو بکەی وەکو من باسم کرد چەندین سایدی فەرمی عالمی هەیە لەوانە سایتە ئەمریکەکان باشە زۆر بە ئاسانی ئەگەر ئینگلیزیش باش نییە کاکەمە ترانسلیشنمان هەیە بڕۆ کاکە سێرچێکی تاو لەسەر ئەم پلاتفۆرمە بکە لەسەر ئەم کۆمپانیا بکە بزانە ئایا لە چ بوارێکا بزنس ئەکە ئەمە یەک دووەمین گرنگە بەڕاستی بۆ گەنجێک بیر لەوە بکاتەوە کە
ڕوح و قازانجی ئەم بزنزە بۆ ئەوەندە زۆرە وانە بۆ ئەوەندە زۆرە ئەگەر ئیلا وەکو وایە کاکە من ئەم مۆبایلی من بای $500 هەر کاتێک بە بەڕێستم و دە بە $200 دەم ئیلا ئەبێت و علامەتێکی ئیسفامی لەسەردانی هۆکاری چێ من بە $200 وانە خۆی بۆ خۆی ئەبێ یەکسەریکە ڕوح و قازانج لە لمیتیدا ستانداردەکەی خۆی دەرچوو پێویستە ئەو کەسە هەڵوێستەیەک وەرگێ ئیسفهامێک دابنێ بۆ ئەمە وانە لەبەر وەکو باسم کرد ستانداردی جیهانی بۆ بزنس ئەوانەی کە مخاتەرەشیان زۆرە لە ڕووی ریسکەوە بەڕاستی نابێت لە سەدادا تێپەڕێەوە بەشێکی تریش ئەم ڕاگەاندانەمە بەداخەوانی ئەمەی کە من لە هەرێمی کوردستانە بینم کاک دکتۆر لە هیچ شوێنێکی دنیاە بینیانی بەڕاستی زۆربۆری ئەم هەموو ناوەندا ئەعلامیە بۆ باشە یعنی کەسێک بۆ نمونە لەم ماوەی ڕابردووە هەستاوە لە بازاری دراوی سلێمانیەمە مقابلەی کەسێکی کردو دوو کەسی کردو ئەمانە باوەڕتان بێ بازاری بەتەواتی شڵەشان من پێم وتم هۆکارەکەی سێوتی کاکەمە گرنگەوەی بتوانین چالاکی و ئەکتیڤیتی خۆمان لە ڕاگەاندنی خۆمان زیاد بکەین بۆ کۆمێت و ڤیو ئای تۆ سەریکە تەنها و تەنها ئامانجت ئەوە بێ پەرە بە ئەم پەیجەی خۆت بی ئەم کەناڵی خۆت بی ئەم دەستگای ئەعلامی خۆت بە بەبی ئەوەی بیر لە باگراوندەکەی بکەیتە بیر لە داهاتووکەی بکەیتە بزان ئایا چ کاردانەوەیەکی سلبی ڕنگدانەوەیەکی سلبی لەسەر ئاسی خەڵک دروستەکە لەبەرەوە بەڕاستی زۆر کاریگەر بژێوی ژیانی هاوڵاتیان لەسەر نرخی کاڵا ئەم بێگومان ئەجینا ئوستاز مەسائلی ئەم نێتوەرک مارکێتینە هەر باگشتی تەقەنیا تەکنۆلۆژیا ئێستا ئەم تەحولاتی کە بەسەر سیستەمی مرۆڤاتی لەسەر زەوی هاتووە جی ئەو ئەزە لەگەڵ 20 ساڵەمە پێش 30 ساڵەمە پێش 50 ساڵ لەمە پێش ئەبێ ئیتر جیهان بەرەو قۆناغێکی تر تێبەڕێ من لە بیرما ئێمە مناڵ بووین کە کاتێک باوکمان تیجارەتیان نەکرد ئەچون خۆیان ڕاستەخۆ ئەچونە ئەو شوێنی ئەو وڵاتی کاڵاکانی هێنا ئەوە بە دەست پارەکان ببەردایە باشە لەگەڵیشیا بەهات ناتەوە بەڵام ئێستا هەر هەموو ئەم عملیانە لە ڕێگای ئەنتەرنێتەوە کرێ بە تەلەفۆنی کاڵاکە دەکڕیت باشە ئەو پارەکەشی لە ڕێگای سیستەمی بانقیەوە بۆ نێری لە ڕێگای شەریکەی ترانسپۆرتیشەوە کاڵاکەت بۆ نێریە باشە جا ئەگەر ئێمە بێت و تەصنیفێکیش بکەین ئەم تەکنۆلۆژیای ئێستا ئێمە کۆمەڵێ بڵین بزنسی گەورە هەیە کۆمەڵە پلتفۆرمی باشەیە کە ئەمانە ئەتوان بڵین پلتفۆرمی ڕەسەنن و بازرگانی تیاکرێ بازرگانی نێودەوڵەتی تیاکرێ یەکێک لەوانە بازارە دارایەکەن وەکو مێتا ترێدەر 5 کە ئەمە بڵین پلتفۆرمێکی جیهانیە باشە کە ئەمە مامەڵی پشت و سەنەدات و وانی بەگشتی بازارێکی دارایی گەورەیە بازارێکی مەترسی لەسەر نییە ئەمەش ڕسکی زۆر زۆرە بەڵام ئەمە جیاوازە لەگەڵ ئەم پلتفۆرمانەی کە ئێستا یەک بێگەچمەسەری ئەمە توانین بڵین بازارێکی ینی گەورەی جیهانیە کە ئەتوانە بڵێم مامەڵە قەباری مامەڵە دارایەکەن لەم بازارە دارایانە بە 8 تریلیۆن دۆلار مەزەندە ئاکرێ لە بەرامبەر ئەمانش بەڕاستی ڕیسک و مەترسی زۆر چونکە لە خودی ئەم پلتفۆرم و ئەم بزنزانیە و دەوڵەتیە لەبەروی لڤرێجی تیایانی بڵین قەرزی بێبەرامبەر کە ئەمە نانەوە قەرزی بێبەرامبەر بەڵام من وەکو قەرزی بێبەرامبەر نابینم ئەمە جۆرێکە لە وەکو بڵێ چاوبەستکردنی ترێدەرەکان بۆی کە ڕایکێشێتە ناو بزنسێکەوە سەرمایەکەی دەقات و 20 قات بەنیەتەوەی کە زیای بکە بەڵام 2000 ڕوبەڕووی مایە پوجبوونە بێتەوە ئەمە ئەتوانی بڵێن ئەمە بزنسێکە بازارێکی دارایی گەورەیە کە لە ئەسەر ئاستی گیان و تەنانەت عێراقی خۆشمان و وڵاتانی کە خاونەوتیشان هەر لەو بازارە دارانە ئەفرۆشن باشە دوای ئەوە بازارێکی ترمانێ بازاری کریپتۆکەرەنسیەکانە پێوترێت چەندین پلتفۆرم هەیە لەم بوارە کە مامەڵی کریپتۆکەرەنسیەکانەکەن و لەوان وەکو ئۆکەی ئەکسچێنج و چەندین پلتفۆرمی تر ئەمانە تا ئاسێگەتوانین بڵین خودی پلتفۆرم و کۆمپانیەکان مەترسیان زۆر کەمترە بە بەراورد لەم پلتفۆرمانی کە بە شێوازێک وەکو بڵین ئەنی سکام وەکو قۆڵبڕینێک داهاندرێ وە کۆمەڵێ پلتفۆرمی تر دروستە کرێ بە ناوی کڕینی تکتی فڕۆکە بە ناوی کڕینی تکتی یاریگا تکتی نازانم سینەمامان بۆ نمونە لە ساڵی پارە کۆمپانیاکە بەنای کۆمپانیا جاوە ئای کە خاونەکەی گەنجێک و نامی تۆمی نابوو خەڵکی مالیزیا لە 2022 بیری لەوە کەرەوە گەنجێ بۆ هەستا دەستی کرد بە دروستکردنی پلتفۆرمێک باشە و تەرویجێکی زۆر باشی پێداوە کۆمەڵە کارکتەری بەناوبانگی کوردستانی خۆشمان کەوتنە ناو ئەوتەڵەیەوە کەسایەتی دیار و کارکتەری زۆر دیاریشمون بەڕاستی تەنانەت بەشێکیش لە ئەعلام تەرویجێکی باش پێدا ئەمە کارێکی بۆ هەڵەسە ئیشی لەسەرەوە کرد تکتی سینەمایەگەکڕێ بۆ منە بە $10 بەڵام کە دوای ئەوە خواستێکی زۆری لەسەر دروست بێت لە کۆتایە تا $100 و $200 ڕۆیان بۆ نمونە تکتی یاریگاکانیان ئەکڕی بە $10 بە $20 لە دوجارەوەین بە $500 تەمە ڕوو و قازانجەکەی زۆر بوو تەمان کۆتاجار وای لێ هەرێم هەر ئەو کاتەش ئێمە بەرچاو ڕۆشنی و ئێرشاداتمان بە خەڵکەکە کە ئەمە مەترسیە بەڕاستی تۆ نازانی سەرچاوی تەمیلی ئەم کۆمپانیا ئایا بڕۆ لەو سایدە فەرمی جیهانەکانە سێرچ بە دوای کردووە باش ئایا ڕجستەر کراوە باشە لە ناوەندە بازرگانیە جیهانەکانە باش ئەو بوو $2500 میلیۆن خەڵکی لەسەر ئاسی جیهان خوارد و نە پلتفۆرماونەی و $50 میلیۆن گەنجی ئەم وڵاتی ئێمەش ینی بە حەقلانە PGI هەبوو یونی فاینانس
کورە وان کۆین ئەمانە بڵێن کریپتۆکارنسی بڵێ وان کۆین و 20 کۆین و ئەمانە 20 کۆینەوەی کە بینیمان بەڕاستی کورە نەک ئەوە کاکە بانقەکانمان ئێمە لە هەرێمی کوردستانە چەندین بانک لە هەرێمی کوردستانە مایەپووج بە 10 میلیۆن دلار بەپی ئەو لێکۆڵینەوە بە دواداسوونانی من کردومان لە ماوەی ئەم چەند ساڵەیە زیاتر لە 200 میلیۆن دلاری خەڵکی هەرێمی کوردستانی ئێمە بەهۆی مایەپووجبوونی بانقەکان و ئەم پلاتفۆرمانە و ئەم کریپتۆکەرەنسیانەوە ڕوبەڕووی زیان بۆ تۆ بەداخەوە باشە لەبەر ئەوە من یەک داواکاریم هەیە بە تایبەت لەسەر لایانی پەیوەندیدار باشە گرنگە کە کاتێک شتێکی ئەوە شایع بێ لە ناو خەڵکە باشە دەنگدانوی زۆرە بێ یەکسەری بە دواداسوونی لێ بکەن لێکۆڵینەوەی لەسەر بکەن بزانە ڕیسک و مەترسەکانی چییە بزانن ئایا باگراوندی ئەم کۆمپانیا ئەم پلاتفۆرمە چییە ئەو کاتە ئەگەر بزانن مەترسەکانی زیاتر قەدەغەیکەن کاکە وانی هەر قەدەغەی کە نێهڵم بەڕاستی وەکوی کە لە ساڵی 2020 کە حکوومەتی ناوەندی عراقی بڕیاری داکە هەچی مامەڵەی دارایی هەر لە چوارچێوەی کریپتۆکەرەنسیەکانە قەدەغەی کرد بەڕاستی لەبەرەوە توانی قەدەغە بکرێت بۆیە زۆر جار ئەگەر لە سەرەتایە هەوڵاتیانیش نیگەران بە مەڵا بەڵام دوجار بە سوود و منفعی ئەوان ێستا هەر بۆ نمونە ئەمەی گرینوود باشە 8 میلیۆن دلاری عراقی تیا و 6 میلیۆن 500 هزار دلاری هەرێمی کوردستانی تیا دەکەن نزیکەی 14 میلیۆن دلارەکە قەبارێکی زۆر زۆرە کاکە تو هەر ئەم پارەیە ئێمە وەختی خۆی خوابان نمونەیە بێنمەوە لە کاتی ڤایرۆسی کۆرۆناکە بڕیارمانە پلاتفۆرمێک دروستکەین ئەم پلاتفۆرمە لە باتوێ مامەڵەکان فیزیکی و دەستا و دەست بێ لە ناو چوارچێوەی بازاری دراوەکانە ڕوبەڕوو بێت لە ڕێگەی ئەم پلاتفۆرمەوە بکەین باشە ویدیۆ ئاسکی تیابێ خواست و خستنەڕووی تیابێت نرخی هەموو دراوەکانی تیابێت نرخی تەنانەت ئاڵتون و ئەمانەشی تیابێت لە باتیەوەی کە هاوڵاتیان بێنە ناو بازارەکان و مامەڵە بکەن ئەتوانن ئەکاونتێکی بۆ بکەینەوە لە ڕێگەی پلاتفۆرمەکە خۆی لە مۆبایلیان لە لاپتۆپێکە مامەڵە دارەکانی خۆی بە ئەنجام بگەنێ ئیجابیەتی ئەم بیرۆکە ئێمە لە چیا بوتمان ئەگەر بەرامبەری زەرەکە لەسەر ئاساسی قازانجی بەرامبەری کەسێکی تر مهمەوەی ئەو پارە لە ناوخۆی هەرێمی کوردستانە تەداولی پێوەکرد ناڕواتە دەرەوە بەڵام بەداخەوە ئەمانی کە ئەیبینی ئەم زەرور زیانانە لە چوارچێوەی هەرێمی کوردستانە نامێنێتەوە چێتە بانقە زەبەلاحەکان هیچ فەند و سەرمایه‌دارە گەورەکان و دوجار ئەمانە وەکو ماسی بچووکەکانمان دەکە بەڕاستی خودەکان قوتیان دەست خۆش دکتۆر کاک زۆر لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هیچ ئاماژەیە کراوە بە جۆرە مامەڵەیە کە کەسێک مامەڵەیەکی بازرگانی یان هەر شتێک بکات لەگەڵ تەرەفی بەرامبەر کە نایناسێ تەنانەت لەم سەردەمێسەمە کە نایبینێ هەر ڕوبەڕوژ نییان هەر بۆکووەڵێ لە ڕێ ئەلکترۆنەوە چۆن ئاماژەی پێکراوە ئەمە جێ بێتەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام و شەڕعی ئاینی پیرۆزی ئیسلامدا بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەیەکی هەیە کە ئەگەر ئەو فەرمودەیە بکرێتە پێوەری مامەڵەداراییەکان پێوەری ئاڵوگۆڕی بازرگانی ینی ڕێژەی مەترسی زۆر کەمە بێتەوە فەرمێ ئەلبەیعانی بالخیار ما لەم یەتەفەڕق کڕیار و فرۆشیار سەرپشکن لە هەڵوەشانەوەیە ئەنجامدان و بە پایانگەیاندنی مامەڵەکەیان مادەم هێشتا گیان نەبوو بێتنەوە هەر پێکەوە ماون فإن صدق وبين بورك لهما في بيعهما ئەگەر ڕازگۆ بوون شەفاف بوون ڕێک و ڕوون شتەکانیان خستە بەرچاوی یەکتری ئەوە بەرەکەتەکەوێتە مامەڵەکەیان بەڵام وئین كذب وكتم محقت بركة بيعهما ئەگەر ڕاستیەکانیان شاردەوە و هەروەها درۆیان لەگەڵ یەکتری کرد ئەوە بێگومان با ناویشی بنێن بەیع و کڕین و فرۆشتن و بەکرێدان هیچ بەرەکەتێکی نییە ئەستڕێتەوە هەروەکو ئەم بڵقەدارایانەی کە ئێستا دروست کراوە بەڵێ بێگومان لە ئیسلامی پیرۆزە ینی تەنانەت لە فقی ئیسلامیان نەهی کراوە لەوەی کە شتێک ئینسان خاوەنی نەبێت نەیفرۆشێت شتێک نەگاتە دەستی خۆت نەیفرۆشی نەها ڕەسوڵ اللهی صلی الله علیه وسلم عن بەیع ما لا یملک شتێکە تۆ هێشتا نەبووی بە خاوەنی نەگەیشتۆتە دەستی تۆ ئەمە ئەگەر بەیعی ئونموذەج نەبێ و بەرچاو ڕوون نەبی چیت کڕیوە و مواسەفاتی چییە و نرخ و بەهای لە بازاڕە چییە لە ڕووی شریعەتی ئیسلامەوە ڕەتەکرێتەوە و لە ئیسلامە تەنانەت مەوزوعی قەبض وەرگرتن تەسلیم و تەسەلوم یەکێکە لە ئەرکانی بەیع بەڵام لە ئێستای دنیاە نەتەسلیمکردن هەیە نەتەسەلوم هەیە نەڕوئیە و دیتن هەیە بەڵکو هەموو شتەکان ئەچێتە چوارچێوەی وەهمێکی وازەحەوە ئەوانەی کە ئەوهامن ئەمە ئەوانەی دیکەی کە لە ڕێگەی مامەڵەی ئەلکترۆنیەوە لە ڕێگەی پلاتفۆرمە جیهانیەکانەوە وەکو دکتۆر ئاماژەی پێکرد و کۆمپانیەکان ناسراون لەسەر ئاستی دنیا سەرمایەیان تۆمار کراوە بەهای پشکەکانیان دیاری کراوە مەجای چالاکی ئابووری و بازرگانیان لەبەرچاوە ئەمە ناچێتە ئەو چوارچێوە نادیارانەوە ئەوەی کە ئەمڕۆ لە بازاڕی ئێمەیە ڕوو ئەدا و خەڵکی لەسەر عیبدارە بێت مایە پوچە بێت خۆی نابوتە بێت زەرەر لە خانەوادەکەی خۆی ئەدا وابێتە عیبداری لە کۆمەلگایە و بە هەدەردانی سامانی گشتی
ئەم وڵاتەشە بەداخەوە دوجار هەموو ئەو مامەڵانە ئەچێتە چوارچێوەی مامەڵەی وەهمی و هەوایی هەرچۆن لە بازاڕی دۆلارەکە یعنی بەداخەوە کە پلتفۆرمی تایبەت هەیە بۆ مامەڵەی هەوایی کە حەجمی مامەڵە هەواییەکان ڕۆژانە 25 ملیۆن دلار یعنی تێپەڕێنێت کامە بۆ خۆی کارساتێکی گەورەیە ئەمان کرۆتۆ کاک دکتۆر ئێستا مامەڵ هەوایەکانەوە کەسانی کەیکەن بە 50 دەجەژمێرن پاشەوەی کە زۆر ڕوونکردنەوەماندا ئێستا زۆر بەکەمی مامەڵەیە کارەساتێکی کەم نییە ئێستا مامەڵەکردن بە لیرەی سووریەوە یعنی لیرەی سووری لە پایتەختی وڵاتەکەی خۆی لە دیمەشقا یعنی 1,200,000 و ئەوەندە هزار لیرەی سووری بە 150,000 دیناری ئێمەیە بەڵام لە سلێمانیان نرخیان بەرز کردو بۆ سەروی 500,000 دینار دابەزی وەڵام نایلۆنەکەی پێوەیە 400 و 300 و 250 نایلۆنەکەی پێوە نیە کەمتر و زیاترەکە بەڕاستی ئەمە مامەڵەیە یا کارێکی شێتانەیە کە کەسێکە لە ماڵەوە 1,000 دلاری هەیە 4 ملیۆن دیناری هەیە زێڕ و زیوی دەست و پەنجەی و گردانەی خێزانەکەی هەیە جورئەت بەخۆیە کات لێ ئەنەوێ و لە تاکی ماڵەکەی خۆی ئێنێتە دەرەوە ئەم قومارەی لەسەرەکە ئەمە عیبداریەکی گەورەیە ئەم جۆرە مامەڵەکردنە سەرڕۆیەکی دارایی مەترسیدارە کە بەداخەوە لە وڵاتی ئێمە وەکو پێویست چاودێری بازاڕمان نییە لە هەموو دنیاە تەنانەت لە وڵاتە پێشکەوتوەکانی غەربە یعنی چاودێری بازاڕ لە پێشی چاودێری مادەی هۆشبەرەوەیە چ بەکارهێنانی چ بازرگانی پێوەکردنی چونکە ئێمە سووری پارە لە وڵاتە وەکو سووری خوێن وایە لە جەستەی مرۆڤێکە ئەگەر لە جەستەی مرۆڤێکە سووری خوێن ئاسایی نەبێ ئەگەری هەیە ئەو کەسە تووشی چەڵتەی دەماغ و دڵ ببێ کۆمەلگای ئێمەش بەداخەوەکو کاگدکۆر ئاماژەی پێدا خەڵکی ئێمە 10 ساڵە گرفتاری دەستی حکوومەت و دەسەڵاتەکەی خۆی بووە بە پێنەدانی موچەکەی بە دزینی بە قاچ و قوچکردنی بە پاشەکەوتکردنی بە خۆگونجاندنی بە هەڵگرتنی تا ئەمڕۆژ یعنی موچەی مانگی 11 هاوڵاتی نەدراوە سبەینە کۆ تا ڕۆژی ساڵی 24 ئەم مەرگەساتە کە دەسەڵات دروستی کردووە لەولاوە هاوڵاتیش بۆ خۆی ئەوەی تر بۆتە بار و مەینەتی بەسەر خۆیەوە بەسەر واقعەکەی خۆشیەوە بۆیە یعنی وردەکاری لەم مامەڵانەیە یعنی ڕاوێشکردن لانی کەم ڕاوێشکردن ئێستا ئێمە پرۆژە هەیە لە وڵاتایە پرۆژەی گاوداریە پرۆژەی شیرەمەنیە من نەزانم لە 2018ەوە کابرا بنیاتی ناوە تا ئەمڕۆ پرۆژەیەکی جوان لەسەر ڕووبەری 2000 متر مۆڵەتی ڕسمی هەیە براندی هەیە پێویستی بە چل دەفتەرە 400,000 دلارە یعنی کەس نییە دامی بکات هەر لەسەر ئەساسی پشکداریش بێ پشکێ بە 1000 دلار کاکە بەسە بۆ ئەوی کە 1000 کەس بەشداری بکەن ببێتە 40,000 دلار ببێتە 1 ملیۆن دلار بۆی پرۆژەیەکی لەو شێوەیە دروستکەی بەڵام خەڵک ئامادەیە لە سکۆتەرە کە پایتەختەکەی لە ئوسترالیایە و لە سین بەکرێت درێ و پارەکەی بە ئەپلیکیشن بۆ ئەمە گەڕێتەوە بەکرێ بدات و 6 ملیۆن دلار زەرە بکات بەس لە هەرێمی کورد زۆر بە کورتی دکتۆر قسەی کۆتایی زۆر بە کورتی بۆی دەرفەتیش بێمە دکتۆر گۆران قسەی کۆتایی کۆتایی بەرنامەکە بەڵام ئاخر قسەت چییە بۆ ئەم جۆرە ماوەڵە؟ قسەی کۆتایی من ئەوەیە هەر کەسێک هەر ڕواڵەتێکی هەبوو هەر سیمایەکی هەبوو هەر دنیابینیەکی هەبوو ئەگەر هات بۆ لای هەر کەسێکمان لەسەر ئەساسی مامەڵەی هەوایی لەسەر ئەساسی فۆڕێکس لەسەر ئەساسی بۆرسە لەسەر ئەساسی یاری ئەلکترۆنی دراوی ئەلکترۆنی قسەی کرد ئەو کەسە ئەوێت دەست بۆ گیرفان و بەرێ پارەکانت لێ ببە بەڵام بەڕێگایەکی زیرەکانە ئەبێ ئێمە نەخەڵەتین و خۆمان بەدەستەوە دەست چاو خۆش بێ کاک دکتۆر یە خولەک ماوە بۆ جەنابیشت بەڵێ وەڵاهی من پێش هەموو شتێ پایەمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەوەی کە پلانێکی ئابووریمان هەبێ بەداخۆ هەرێمی کوردستان لە فترەی زەمانی 33 ساڵ عمری حکومڕانی لەم هەرێمی کوردستانە بەداخۆ شتێکمانە بەناوی پلانی ئابووری ئەگەر ئێستا کەسانی پسپۆر بێنە ناو ئەو مەیدان و ئەسپی خۆیان تاودەم پێویستە کۆی ستراکچەری ئابووری لە هەرێمی کوردستانە هەر هەمیدا ڕێژێتەوە کوردستانی ئێمە هەلە بۆی کە کۆمەڵی مقاوماتی ئابووری بەهێزیە وەکو جەنابی کاک دکتۆر فەرمووی ئێمە توانین پرۆژەی هاوپشک دانین لە بواری زەراعە لە بواری گەشتیاری لە بواری مەسانع ئەتوانرا ئەمانە ئەو سەرمانی کە لە ناو ماڵەکانە هیچ سەیڤینێکی پێوە ناکرێت کە بەپێی زانستی ئابووری بە سەرمایی مردوو حسابەکرێت لە باتی بێت پارەکانی بگاتە ناو پلتفۆرمیان کۆمپانیایەکی سکام و قۆڵ بڕەوە بێت بکاتە ئەم پشکانەوە هەم سەرمایەکەی پارێزراوە بێ هەم پارێ ناچێتە دەرەوەی وڵات و هەم لە
داهاتووشە گەنجەکانیشمان دەرفەتیکاریان بۆ ئەڕەخسێت و لە بەرامبەریشە قازانجەکان بۆیە زۆر گرنگە بەڕاستی ئەمانە بێتە هەڵوێسێ بۆ کاربەدەستانی ئەم وڵاتی ئێمە پسپۆرە ئابوووریەکانمان ناوەندە ئەکادمیەکانمان زانکۆکانمان کە بەداخۆ من لە سمینارێکە لە زانکۆکان باسی یەکشتم کردوتم بەداخۆ بۆ ئەو منهەجی کە لە زانکۆکانی ئێمە خوێندری هەمان ئەو منهەجانە لە زانکۆکانی هارڤارد و کامبرێج و ئەمان ناخوێندێ بۆ ئەوان ناتوانن ئیستنتاجی تێبکەن بەرهەمهێنان دەتوانێت گەنجابینە بەڵام بۆ زانکۆکانی ئێمە نایکەن بۆ لەبەری لینچێکمان نییە لە نێوان لەیبەر مارکێت بازاری کار و ناوەندە ئەکادمیەکانە کە بۆی لە قۆناغی یەکەمەوە گەنج ڕابێنرێ فێری ئیسیسمار بێت لە ناوخۆی وڵاتێکی خۆیە بۆیە زۆر گرنگە هیچ لەسەر پلانی ئابووری بکرێت لە هەرێمی کوردستان. زۆر سپاسانەکەین بەڕێز دکتۆر ئەوبەکر پێنجۆنی ڕاوێژکاری دارایی و شەرعی و بەڕێز دکتۆر گۆران جەبار پسپۆری دکتۆر جەبار گۆران پسپۆری کارگەری کار و دارایی یاخوا بەخێر بێن. سپاس بۆم دەرفەتە بەخێر بێن یاخوا. وڵاتزان و خۆشەویستانمان بۆ هیوایە کە هەموو لایەکتان دوور بن لە زەرورزیانی مادی و ئابووری بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ بێت.